لە ڕێوڕسمێکدا لە مۆزەخانی سلێمانی و بە ئامادەبوونی بەرپرسانی کارگەڕی شارەکە و لایەنە پەیوەندیدارەکان هۆڵی منداڵان لە مۆزەخانی سلێمانی کرایەوە کە یەکەم مۆزەخانەی گەلەری تایبەتی منداڵانە لە عێراقدا. پرۆژەکە بەرهەمی هاوبەشی هەردوو ڕاهێنانی شوێنەواری و پاراستنی کەلەپورە لە هەرێمی کوردستان. ئەمیر ئەحمەد سەرپەرشتیاری پرۆژەکە لەو بارەیەوە ڕایگەیاند پرۆژەکەیان تایبەتە بە ئاشناکردن و ناساندنی منداڵان بە شوێنەوار و مێژووی کۆنی ناوچەکە بەگشتی و کوردستان بە تایبەتی. بۆ یەکەم جاریشە پرۆژەیەکی لەم جۆرە تایبەت بە شوێنەوارناسی دەکرێتەوە لە عێراقدا. پرۆژەکە پێک هاتووە لە دوو بەش لە بەشێکی پراکتیکی کە منداڵەکان لێرە فێری کاری تەنقیبات و گەڕان بە شوێن پارچە شوێنەوارناسیەکانە ئەکرێن کە چۆن بیدۆزنەوە و دواتر بەشێکی تیۆری کە لەوێت دراسی ئەو پارچەیە ئەکرێت کە دۆزراوەتەوە ئەگەڕێتەوە بۆ چ سەردەمێک بۆ چەند ساڵ پێشداین بۆ نمونە. پرۆژەکە بە شێوەیەکی سەرنجڕاکێش کراوە کە مناڵ حەزی نەک تێکەڵ کراوە بە یاریکردن کە کۆمەڵێک کەلوپەلیتیایە بە شێوەی دانیشتنەکان بە شێوەی بەردا تایبەتە بە مناڵ. هەروەها پرۆژەکە ئامانجی سەرەکی لی ئەوەیە منداڵان ئاشنا ببن بە مێژووی ناوچەکە و هەروەها بە حەز و بە خۆشەویستیەوە مامەڵە لەگەڵ پارچە شوێنەواریەکانە بکەن. بەڕێوەبەری مۆزەخانی سلێمانی باس لە گرنگی پرۆژەکە دەکات لە ناساندنی مێژووی کۆنی کوردستان و ناوچەکە بە منداڵان بە ئامانجی بەرزکردنەوەی ئاستی هۆشیاریان. لە دەستپێکردنەوەی ساڵی نوێی بەردندا مژدەیکردنەوەی هۆڵی منداڵان لە مۆزەخانی سلێمانی ڕادەگەیەنی یەکەم هۆڵی تایبەتە بۆ مۆزەخانی منداڵان لەسەر ئاستی کوردستان و عێراق. ئامانجیکردنەوەی ئەم گەلەریە بۆ ئەوەیە منداڵان تێکەڵ بە شوێنەوار ببن بە مێژووی کۆنی کوردستان و ناوچەکە ئاشنا بن. تاوە بۆ ئاستی هۆشیاریان بەرزبێتەوە و زۆرتری سەردانی مۆزەخانە بکەن و کاتێکی خۆشی تیا بەسەر بێت. بەپێی ئامارەکانی مۆزەخانەکە ئەو کەسانەی لە ماوەی ڕابردوودا سەردانی مۆزەخانەکەیان کردووە زیاتر گەنجان و قوتابیانی قۆناغی بنەڕەتی بوون. منداڵێکی بەشداربووی مەراسیمەکە دڵخۆشی خۆی بەکردنەوەی هۆڵێکی تایبەت بەوان نیشاندا. ئەمڕۆ لێرە بوون تۆ چی فێر بووی؟ دۆزینەوە فێر. چی مەسەلەن چی دۆزیەوە؟ ئەمڕۆ چەند دڵخۆش بووی کە هاتی بۆم شوێنە بۆ دۆزینەوەی پارچە شوێنەوار و ئەمانە لەم شوێنانە؟ خۆش. مەسەلەن چی شتێکی لە هەموو شتێک خۆشتر؟ ئەمان. ئەی چی ترە بینی جگە لەوانە؟ ڕاستم بینی داتاشوشم بینی بەردیش. مۆزەخانەی سلێمانی لە 14 تەمووزی ساڵی 1961 دامەزراوە. پارچەی ئاسەواری سەردەمە جیاوازەکانی کوردستان و عێراقی کۆن لە خۆ دەگرێت و لەسەر ئاستی عێراقدا بە دووەم مۆزەخانە دادەنرێت.